کوردستانیانی خۆشەویست، جەژنە پیرۆزە و سڵاو و ڕێزی و خۆشەویستیم پێشکەش بە گەورە و بچووکی گەلی کوردستان دەکەم. پیرۆزبایی لە هەموو کوردێک دەکەم لە هەر کوێیەکی دنیا بێت. نەورۆز و ساڵی تازەی کوردی لە هەمووتان پیرۆز بێت. ئاگری نەورۆز لە مێژوودا هێما بووە بۆ ڕزگاری کە باوک و باپیرانمان و بۆ هەموو کوردێک ئامانجی درێژایی تەمەنە. لەبەر ئەوە سەر لە ئێوارەی ڕۆژی نەورۆز و ئاگرە گەشاوەکەی جگە لە هێمای ڕزگاری، هێمای هەڵسانەوەی دوای کەوتن و تازەکردنەوەی بڕیار و بەڵێن بووە بۆ درێژەدان بە خەبات. خەباتێک ئەوەندە گیانفیدایی و فرمێسک و تەمەنی جوانی بۆ کراوەتە قوربانی. ئێمەی نەوەکانی دوای ئەوان خۆمان لە بەردەم تەنها یەک ڕێگەدا بینیوە، ئەویش بەردەوام بوونە تا سەرکەوتن. لە نەورۆزدا ڕۆحی هەڵسانەوە، خۆڕاگری و دەستپێکردنەوەی بەردەوامی خەبات دوای سەختترین شکستەکانیش سەر لە نوێ لای کورد ژیاوەتەوە. نەورۆز ساڵانە بۆ هەموو نەتەوەی کورد و بۆ هەر تاکێکی کورد سەرەتای بەهێزبوونەوە و نوێکردنەوەی ئیرادەی سەرکەوتنە. هەروەک چۆن بۆ باوک و باپیرانمان هێمای کۆڵنەدان و نەبەزین بووە، ئەگەر هەندێک جاریش بەهۆی لاسەنگی تەرازووی هێزەکانەوە تووشی شکستیش بوو بن، بەڵام بە ڕۆحیەتێکی نەورۆزیانەی باوەڕ بەخۆبوون بە سەرکەوتن لە نەورۆزدا دەستیان داوەتە خەبات. زۆر بە متمانە و بڕواوە. لێرەدا دەمەوێ بڵێم مێژووی کوردستان ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر لە ژانی لەدایکبوونێکی تازەدایە و بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و دەستهەڵاتدارەتی کوردستانیش گەیشتۆتە قۆناغێکی ئەوتۆ کە ناتوانرێت لە نێو ببرێت، چونکە ئەو دەستهەڵاتە بەرهەمی خەباتی پێشمەرگە و خۆڕاگری خەڵکی کوردستانە. بەڕێزان، کوردستان لە لێواری کارەساتدا نییە وەک هەندێک کەس وا باوەڕ دەکەن، بەڵکو بە دیالۆگی تەندروستیانە و نایخۆیی و بە یەکگرتووی دەتوانین کوردستان زۆر زیاتر لە داهاتوویەکی گەشتر نزیک بکەینەوە. هەرێمی کوردستان بەهۆی شەڕی داعشەوە لەلایەک، ناتەبایی سیاسی ناوخۆ، کێشەی سیاسی لەگەڵ بەغدا لەلایەکی دیکەوە، هەروەها بەهۆی کێشەی ئابووری کە لە جیهاندا تووشی زۆر سەختی بوو. لە هەموویانیش ناخۆشتر بڕینی بودجەی هەرێمی کوردستان بوو لە سەرەتای ساڵی 2014 لەلایەن بەغداوە. لە هەمووی گەورەتر تەبعاً کێشەی ئابووری بووە، بەڵام حەز دەکەم دڵنیاتان بکەمەوە باری ئابووری دەگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی. بە هاوکاری و خۆڕاگری هەمووتان هەموو شتێک ئاسایی دەبێتەوە. لە کانگای دڵیشمەوە هەز بە خەمباری دەکەم بۆ ئێش و ئازارتان. ئەو بارە ئابووریە سەختەی هەیە، گومانی تێدانیە تێدەپەڕێت. لەم ڕۆژەدا لە ڕۆژی نەورۆزدا دڵی ئێمە بۆ یادی ئەو قارەمانانە لێدەدات کە گیانی خۆیان بۆ بەرگری لە کوردستان کردە قوربانی. سڵاو لە گیانی پاکی ئەوان، سڵاو لە هاوسەر، منداڵ، دایک و باوک و کەسوکاریان. ئەوان هەمیشە لەگەڵ ئێمە و لە دڵی ئێمەدا دەمێنن. سڵاوی گەرم دەنێرم بۆ خوشک و برایانی ئێزیدیمان کە لە شەڕی داعشدا زۆرترین قوربانیاندا و گەورەترین ئازاریان کێشە. شنگال شان بەشانی هەڵەبجە بووە تاجی سەری مێژووی پڕ قوربانی گەلەکەمان. ڕاستە برین و دەرد و خەمەکانمان لە شنگار زۆر قوڵن، بەڵام بە دڵنیاییەوە ئەو برین و دەردانە هەوێنی ڕزگاری و دوا ڕۆژێکی گەشترن بۆ ئێزیدیان و تەواوی گەلی کوردستان. سڵاوی گەرم و جەژنە پیرۆزە بۆ ئاوارەکانی کەرکووک، شنگار، مەخموور، خانەقین، ناوچەکانی دیکە و دانیشتوانی ناوچە کێشە لەسەرەکان. جەژنە پیرۆزە بۆ کوردانی فەیلی و کاکەیی و شەبەک کە بێگومان ئەمڕۆ لەگەڵ گڕی نەورۆزدا هەستی نەتەوەییان لە هەموو ڕۆژێک بەرزترە. جەژنی نەورۆز لە هەموو ئەو پەنابەرە کوردانە پیرۆز دەکەم کە لە هەرێمی کوردستاندا دەژین. هیوادارم بتوانن بە شێوەیەکی سەربەرزانە لە داهاتوویەکی نزیکدا بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. سڵاو لە تورکمان و کریستیانانی کوردستان، بەڕاستی پێکەوە ژیان و بەشداریان
لە بەرگریکردن و خۆڕاگریان لە کوردستان جێگەی ڕێز و ستایشە. سڵاو لە برایانی عەرەبی نیشتەجێ لە هەرێمی کوردستان و ئێمە لەم ڕۆژەدا بە هەموو پێکهاتەنەتەوەیی و ئاینیەکان دەڵێین وەک هەمیشە سوورین لەسەر پێکەوە ژیانێکی ئاشتیانەی یەکسان لە هەرێمی کوردستاندا. لەم ڕۆژەدا سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان کە گیانیان لەسەر دەستە بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان. سڵاو لە هێزەکانی ئاسایش و پۆلیس و پۆلیسی هاتوچوو هەموو هێزەکانی ناوخۆ و دەستگا ئەمنیەکانی کوردستان کە زۆر سەرکەوتوانە ئاسایشی خەڵک و ئارامی کوردستان دەپارێزن. لەم دەرفەتەدا سڵاوی خۆم پێشکەش بە گەلی عێراقی برا دەکەم. بەشگشتی پێیان دەڵێن باری سیاسی وڵات هەر چۆنێک بێت و پەیوەندی نێوان حکوومەتەکان بە هەر شێوەیەک بێ، ئێمە هەمیشە هەر بە برایی دەمێنینەوە. عێراق خاوەنی سامانێکی سروشتی و مرۆیی گەورەیە. دڵنیاین بە چارەسەرکردنی کێشە سیاسیە بنەڕەتیەکان و بە باشترکردنی باری وڵات و بەڕێوەبردن عێراق بەرەو گەشاوەیەکی باشتر دەچێت کە جێگەی چاوەڕوانی گەلی عێراق بێت. سڵاو دەنێرم بۆ هەموو گەلانی دراوسەی کوردستان. لەم بۆنەیەدا دووبارەی دەکەمەوە خەباتی کوردستان لە عێراق هیچ مەترسی و هەڕەشەیەک نەبووە و نابێت بۆ هیچ وڵاتێک. بە پێچەوانەوە سەرکەوتنی گەلی کوردستان لە عێراق تەنها خۆشی بۆ ئەوان دەهێنێت. پەیامی ئاشتی و ئارامی دەدەینە هەموو گەلانی ناوچەکە و دڵنیایان دەکەینەوە ئێمە مایەی ئارامین بۆ ناوچەکە. لە کۆتاییدا جەژنە پیرۆزە لە هەموو ئەو گەلانە دەکەم کە جەژنی نەورۆز دەگرن. لە جەژنی نەورۆزدا ڕێز و ستایشی خۆمان بۆ هەموو ئەو دەوڵەت و گەل و کەسایەتیانە دەردەبڕین کە ڕێز لە ئێرادە و ئارامی گەلی کوردستان دەگرن. سڵاو دەنێرم بۆ هەموو ئەو قۆنسولخانە و ڕێکخراوانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا هاوکار بوون لەگەڵ حکوومەت و گەلی کوردستان. دووبارە جەژنی نەورۆز و سەری ساڵی تازەی کوردی لە هەموو لایەک پیرۆز بێت. داوا لە هاوڵاتیان دەکەم لە دەرچوونیان و سەیرانەکانیاندا ژینگە و پاک و خاوێنی و سروشتی کوردستان بپارێزن و هەروەها لە پێناو سەلامەتی خۆیان و دەوروبەریان ڕێنماکانی هاتوچۆ جێبەجێ بکەن. دیسانەوە جەژنی هەمووتان پیرۆز بێت و هیوای پشوویەکی ئارامتان بۆ دەخوازم.